ڕێگای نێوان قامیشلۆ و تلحەمیسە. لەم ڕێگایەدا جگە لە بێدەنگی هەروەها پاشماوی شەڕیش دەبینرێت. بە بینینی ئەم پاشماوانە دیارە کە شەڕێکی قورس لە ناوچەکە ڕوویداوە. ئەمەی دەبینرێت مینێکی چێنراوە کە چەکدارانی داعش لەسەر ڕێگا دایاننەوە. شەڕوانانی یەپەگەش سەرقاڵی پۆچەڵکردنەوەی ئەو مینن. جگە لە مینە چەندین مینی تریش دانراوە. ئاسایشی ڕۆژاوای کوردستانیش ڕێنمایی کردین لە ڕێگای سەرەکی دەرنەچین. لە باژێڕێ تلحەمیس ژبلی تیما NRT تو کەسێکی دن نایە دیتن. ji ber ku xelkê vî bajêrî ji tirsa grûpên çekdariyên Daeş ji vî bajêrî derketîne. بردمانی فڕۆکەکان لەلایەک و هەڕەشەی داعشیش لەلایەکی تر بوونەتە هۆکاری چۆڵکردنی ئەم شارە. هەروەها دامودەستگاکانی خزمەتگوزاریش وێران کراون. لەم شارە داعش جگە لە نووسینی دروشم لەسەر دیوارەکان هیچ کارێکی تری نەکردووە. ئێمە وەک تیمی NRT بڕیارماندا بەردەوام بین لە گەشتەکەمان بۆ ناوچەکە و بەرەو تلبراک بەڕێکەوتین. لە ڕێگا کەسێکمان بینی کە خەڵکی ناوچەکەیە، بەڵام لەبەر ئەوەی مەڕ و ماڵاتی لە ناوچەکانی ژێر کۆنتڕۆلی داعشدا هەیە ترسی هەبوو بێتە بەردەم کامێرا. بارودۆخی ئێمە باش نییە. هیوادارین بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆمان. ئەمە زیاتر لە 2 ساڵە ئێمە ئاوارەین. دوێنێ لە کاتی کۆبوونەوەی فەرماندەکان بۆ جێبەجێکردنی ئەرکی سەربازی بۆ گەڕانەوە. ئێمە لە دەڤەری شەرابیە ئامادەین ئەرکی سەربازی جێبەجێ بکەین، بەڵام بە مەرجی گەڕانەوەمان. کاتێک دەگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆمان بارودۆخی ئێمە باشتر دەبێت. دوای چەند کیلۆمەترێک چەند منداڵێکی گوندەکانی دەوروبەری تلبراکمان بینی. بە زەردەخەنەوە بەرەو پیرمان هاتن و دەستەکانیان بەرز کردەوە و بە پەنجەکانیان ئاماژەیان بە سەرکەوتن کرد. تلبراک بە هەمان شێوەی تلحەمیز جگە لە شارێکی چۆڵ هیچ شتێکی تر نابینرێت. لە سەنگەرەکانی یەپەگەدا لە دەوروبەری تلبراک شەڕڤان قامیشلۆ کە یەکێکە لە فەرماندەکانی یەپەگە لە ناوچەکە ئاماژەی بە ڕوبڕوونەوەکانی نێوان یەپەگە و داعش لە ناوچەکە کرد. تلحەمیس و تلبەرێک هەردوو باژێر بگشتی چێتێداش هاتە سافیکردن هاتە پاقشکردن و هەموو گوندێ خۆبا گشتی هەڤەر گشتینە vê herêmê hemû gunda da operasyon hat destpêkirin û bajêr jî giştî wisa hate paqijkirin ew cepê Tilhemîs û Tilberek hemû bi carekê hat paqijkirin. داعش لە کانتۆنی جەزیرە بەلەدەستدانی تلحەمیس و تلبراک تووشی شکستێکی گەورە بۆتەوە و دیاریش نییە ئایا یەپەگە بە کۆنتڕۆڵکردنەوەی ئەم ناوچانە ڕادەوەستێیان بەردەوام دەبێت. شوانەرکی نێردراوی NRT ڕۆژاوای کوردستان.